یاخوا بەخێر بێ عینسی میمشین. حەزین میمشین چیە؟ یەقیت تاخیر بوو لۆ تای سیارەکەیان پەنچەر بوو. ئێلۆ دەبۆ دەم تای پەنچەر بوو. هاوڕە بێ کە دەرگاکەم کردەوانە شاتوی حەوشەکە لە ڕگە و دەرمێنا بوو ماڵە ئاوا بێ. تا پەنچەربوونەکەی وانەش عینۆچی تا پەنچەربوونەکەی سەلیمیە. کرمەکە ئەواتە مشایەکی بنی کرد گوتی هەتا مای مەلە چاکە دەرنا. ئافەرم وەفا ئافەرم غیرە. شەڵڵا بە شەڵایەتی خوا تەورەکەی مامسابیرم بێنە لە بنە بمڕیاتەوە. ئەم دارە قساکە دەست خەبینم هەتا ئەڵێم جیق ئەبم بە قوربان کشەکەی تۆفیق. جوجو باقی سپرای تەرەرەمرام. گەرمە سات دووشەممە کاتژمێر 9 شەو